سەداف کچە شیر و نوتەلا خۆرەکە گاڵتە بە مۆدێلەکانی باشووری کوردستان دەکا دەڵێ هەمویان سەر و پێخۆرن چۆن بە یەک هەفتە بەناوبانگ بوو بۆ دەوڵەمەند بوو بۆ خاوەنی چی لەگەڵ عەزیز وەیسی چۆن یەکتری دەناسن وەچی لە نێوانیاندا هەیە ئایا سەدەف بەخۆی دەڵێ مۆدێل ئایا مەرجەکانی مۆدلی تێدا هەیە وە دەڵێ بڕوان بە خۆشەویستی نییە بەڵام 3000 خۆشەویستیم کردووە ئایا سەدەف لە ئێستادا خۆشەویستی هەیە تەواوی زانیاریەکان لا کلین میدیا سڵاو لە کلیلی میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بۆ بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێریت بیر نەچێ وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگ و لە کەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویست یەکمین کەسبی بابەتەکانمان ببینی وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی سەدەف ئەڵماسی ئەو خانمە مۆدێلەی لە پڕێک بوو بە کوڕێک خۆشی نەیزانی چۆن بەناوبانگ بوو چۆن دەنگدانەوەی زیادی کردووە چۆن پارەی دەستکەوت سەدەف ئەڵماسی ناوی ڕاستەقینەی سەدەف حالیان ماسە لە ڕێکەوتی هەشتی سێی 2000 لەدایک بووە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە شارە جوانەکەی کرمەشان لەدایک بووە ئەو باز لەوە دەکەن سەدەف لە ناوخانوویەکی زۆر ئاسایی لە شاری کرمەشان دەژیاوە هەروها لە گەڕێکێکی هەژار نشین لەوێندەر لەدایک بووەوە گەورە بووە نزیکەی بۆ 5 ساڵ کاری مۆدێلی کردووەرەوە لە زۆربەی ساڵۆنەکان وەکو فێز مۆدیل بەشداری کردووە چەندین فۆتۆی هەیە سەدەف بازەوە دەکەندووە ئەوەی کە هاتە شاری هەولێر لە پڕێک بوو بە کوڕێک دەوڵەمەند بوو دوای ئەوەی لە کەناڵێکی ڕاگەیاندن چاوپێکەوتنێکی لەگەڵ دەکەن ئەویش دەڵێتن من وەکو مۆدێلەکانی باشووری کوردستان نیمە من تەنها شیر و نۆتەلا دەخۆم ئەوان سەر و پێخۆرن و وەروها مەبەستیلەوە بوو ئەوان قوت و قەڵەون بۆیە زۆربەی مۆدێلەکانی کوردستان هێرشیان کردە سەر و ناویان هێنا بۆیە سەدەف لەو کاتەیە قازانجی کرد کە هەوڵیدا خانمەکانی مۆدێلی کوردستانی باشوور ئەسەبی بکات و ناوی بێنن بۆ ئەوەی کە ئەو ناوی دەهات ئەو زیاتر بەناوبانگ بوو و نرخی ڕکلامەکانیشی گران بوو زۆر بە ئاسانی بۆیە زۆربەی کەسە دیارەکانی کوردستان لە ئێستادا وا دەکەن خەڵک جوابیان بداتەوە قسەی پێ بڵێن بۆ ئەوی ناوبانگیان زیاتر بێ و سەدەفیش ئەو کارێک کرد و تێدا سەرکەوتوو بوو وەروەها باز لەوە دەکەن دوای هاتنی بۆ هەولێر بەیەک هەفتە توانی ئۆتۆمبیلی گران بەهاو شوقە و بێ لە ئاخری مۆدێل و هەموو ڕۆژێک لە کافەیەکان نێرگە لە دەکێشێتن و ژانێکی های لایڤ دەژیتن و باز لەوە دەکەن لە ئێستادا نرخی ڕکلامی گرانە و پرسیار ئەوەی لێ دەکەن چۆن نرخی ڕکلامت گرانە و هۆکارەکەی چیە ئەویش بازەوە دەکا من کچێکی جوانم خەڵکێکی زۆر سێرم دەکا و بینەرم زۆرە واتە ئەوەش وا دەکاتن نرخی ڕکلامەکانم بەرەو سەرەوە بچێتن و ئاسیان زۆر بێ وەسەتان سەتیش خۆم پێ جوانە بڕوان بە خۆم هەیە و بڕوان بە جوانەکەی خۆم هەیە وا دیارە کۆمەڵی جوانکاریشی ئەنجام داوە یەک لەوانە نەشتەرگەری لوود وەروە فیلەر و بۆتۆکس و تیکساس هەموو ئەوانەی ئەنجام دا و هیچ شتێک نەماوە لە ڕوخساری دەستکاری نەکاتن ڕاستە خۆی جوانە بەڵام زیاتریش بە تەزمیل خۆی جوانتر کردووە وەروە سەدەف ئەڵماسی باز لەوە دەکەن کە بەشداری لە 2 کلیپ کردووە کلیپێکیان لەگەڵ میران هەلی کە دەیوت من پەشیمانم دواتر لەو کۆتاییانە لە چاوپێکەوتنێک دەڵێ من پەشیمان نیمە کە بەشداریم لەو کلیپە کردووە واروە ئێستاش لەگەڵ میران هەلی زۆر هاوڕێمە ئەوە پەشیمانیژیمەوە نرخە پارەکە ئاشکرانە کرد و وەروها بە چەند بەشداری لەو کلیپێک کردەوە لە کلیپێکی تریش بەشداری کردووە لەوێندەر تەمەنی بچووکەوە شێوە و ڕوخساری زۆر جیاوازە ئەگەر زۆر سێری نەکەی بە جوانی نایناسیەوە لە بەرەوەی ئێستا تەمەنی گەورەتر بۆ وەروە دەستکاری ڕوخسار و شێوەشی کردووە وەروە بازەوە دەکەن لەگەڵ هونەرمەندی کوردی بەناوبانگ عەزیز وەیسی بۆچی دەردەکەی و چۆن لە دەردەکەی پەیوەندی نێواتان چییە دەڵێتن لەگەڵ بووکەکەی سەیران عوسمان هاوڕێمە و ئەویش داوەتی ماڵەوەیان کردومەوە منیش دانیشتوم لەگەڵ یامنانمان خواردیەوە وە گۆرانی ماوتۆ پێکەوە بۆیە تەنها نێوانمان هاوڕێیەتیە وەروە دەڵێ لە ئێستادا بڕاندی خۆشم هەیە بڕاندی حەدەسات و برژانگم هەیە وە خەڵکی لایەن زۆر سەیرە چۆن بەو ماوەیە کورتەیە
هاتە هەولێر و توانی بڕاندی خۆی دابنێتن هۆشمان بیرچوو گەر لەگەڕێکێکی هەژانشین بوو بێتن لە کرمەشان چۆن توانێویەتی شووری نوتەلە ئۆندە بخوا تاوەکو پێوە گەورە بێتن وەروا دەڵێتن من بۆیە دەرکەوتم توانام زۆر هێوە توانای هەموو شتێکم هەیە و باز لەوەش دەکەن ئەی بۆچی کچانی باشووری کوردستان ناتوانن بەیەک هەفتە دەوڵەمەند بن وەکو تۆ بە هەمان شێوەی تۆ هەندێکیان کار دەکەن بەڵام ناتوان بۆ جۆرەیە دەوڵەمەند بن و نەخاوەنی بڕاند و سامانێکی باش وەروەها دەڵێ پێویستە هەموو ئافرەتێک کار بکاتن شان بە شانی پیا و هەروە تواناشی هەبێ و باز لەوەش دەکا ئەگەر من شوو بکەم ئەو کاتە وازە ئیشەکەم دێن و ئیش ناکەم دەبێ مێردەکەم پارەم بداتێ دەڵێ هیچ بڕوام بە خۆشەویستی نییە بەڵام سێ جاریش خۆشەویستم کردووە ئەوان شایانی من نەبوونە بۆیە وازم لێ هێناون و پێی خوشی خۆشە منداڵێکی کوڕی هەبێتن و دەڵێ دەبێتە پشت و پەنام چونکە هەموو کاتێک کوڕ دەبێتە پشتی داچەوە کچیش دەبێتە پشتی باوی و خەڵکێکی زۆریش دەڵێن باشووری کوردستان بۆ کچانی ڕۆژهەڵات بۆتە ناز و نەحمەد هەر کاتێک کچێکی ڕۆژهەڵات دێتە کوردستان و دەیە خۆی بەناوبانکە زۆر بە ئاسانی بەناوبانگ دەبێتن و دەوڵەمەند دەبێتن وەروەها باز لەوەش دەکەن بۆچی هەر کاتێک کچانی ڕۆژهەڵات دێن بە فول تەجمیلاتەوە دێن هەموو قەلب و لەش و لاریان و دەموچاویان دەستکاری کردووە وەروەها باز لەوەش دەکەن هیچ ئافرەتێک ناناسیەوە کە لە دوو ڕابێتن هەز بکەین مۆدێلە و هەروەها سەدەف خۆی بەزاری خۆی دەڵێ من مۆدێلم و تاوەکو ئێستا لە هیچ پرۆسەیەک و لە هیچ کارێک باشداری نەکردووە کە وەکو مۆدێلێکی جیانی هەڵبژێردرێ و تەنها مۆدێلەکانی کوردستان دەزاری خۆیانەوە دەڵێن ئێمە مۆدێلین وەروە لە کوردستان مۆدێلەکان تەنها کاریان ئەوەیە ڕیکلام بکەن و وەکار و چالاکی تریان نییە بە هیچ شێوازێک جگە لەوەی کە هەوڵ دەنە ئەکاونتێکی بەهێزیان هەبێتن و خەڵکێکی زۆر کۆبکەنەوە لە خۆیان دەست بەکاری ڕیکلام بکەن و بەم زۆرە کارە دەڵێن بازرگانی کردن بە مۆدێل ئایا پێت باشە لەم جۆرە مۆدێلانە لە باشووری کوردستان زیاد بێتن ئایا دڵخۆشی بۆ مۆدێلانە زۆر سپاس بۆ سێنکرێتەوەی ڤیدۆکەمان ئەو پێتان خۆشە ئەمجار لە سچکە سایتیشتری بە ناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیدۆ دروست بکەن بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شەریشتان بینەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینێ وەروە سناپشاتەکەشمان ئاد بکەن بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بن و وەروها ناوتان بچێتە ناو تیر و پشکۆ بن بە خاوەن خەڵات هەموو کاتێک لەگەڵتانین لە کلیل میدیا